سڵاوتان لێبێت. ڕێکخراوێکی ناحکومی لە راپۆرتێکدا ئاشکرای دەکات داهاتی ڕاستەقینەی دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستان لە مانگێکدا 270 میلیارد دینارە، بەڵام تەنها نیوەی ئەو داهاتە بۆ خەزانەی حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە و قەباری گەندەڵی و بەهەدەردان لە دەواازە سنوورەکانی هەرێم بە سەروی 100 میلیۆن دۆلار دەخەمڵێنرێت. ڕێکخراوی ستۆپ کە ڕێکخراوێکی ناحکومیە و بارگاکەی لە شاری هەولێرە با پاڵپشتی سنووقی نیشتیمانی بۆ دیموکراسی ئەمریکی کارەکانی دەکات لە تازەترین راپۆرتی داتیشک دەخاتە سەر کێشەی دەواازە سنوورەکانی هەرێم و لێکەوتەی لەسەر ئابووری و داهاتی هەرێمی کوردستان. بە گوێرەی راپۆرتەکە هەرێمی کوردستان خاوەنی 12 دەواازەی سنووریە، بەڵام تەنها 6 دەواازەیان دانیان پێدانراوە و ئەوانی دیکە با فەرمی نەناسێنراون. لەبارەی داهاتی ئەو دەواازانە لە راپۆرتەکەدا هاتووە حکوومەتی هەرێم لە ساڵی ڕابردوودا ماگانە 140 میلیارد دیناری لە داهاتی دەواازە سنوورەکان دەستکەوتووە کە بۆ تەواوی 12 مانگەکە دەکاتە 1 تریلیۆن و 680 میلیارد دینار. راپۆرتەکە ئاشکرای دەکات داهاتی دەواازە سنوورەکانی هەرێم لەو ژمارەی کە ڕاگەیەنراوە زۆر زیاترە و بەهۆی گەندەڵی و بەهەدەردانەوە بەشێکی زۆری داهاتەکانیان بۆ خەزێنەی گشتی حکوومەتی هەرێم ناگەڕێتەوە. راپۆرتەکە قەباری گەندەڵی لە خاڵە سنوورەکان بە 100 میلیۆن دۆلار خەمڵاندووە بۆ پێش بێت داهاتی ڕاستەقینەی دەواازە سنوورەکانی هەرێم نزیکەی 2 هێندەی ئەو ژمارەیە کە ڕاگەیەنراوە، واتە لە مانگێکدا 270 میلیارد دینارە، بەڵام تەنها 140 میلیارد دیناری بۆ وەزارەتی دارایی هەرێم دەگەڕێتەوە. بە گوێری راپۆرتەکەی ڕێکخراوی ستۆپ سەرباری ئەو گەندەڵی و بەهەدەردانە، بەڵام هێشتا داهاتی دەواازە سنوورەکان لە 35 کۆی داهاتی نانەوتی هەرێمی کوردستان پێک دەهێنێت کە لە ساڵێکدا کۆی داهاتی نانەوتی هەرێم 4 تریلیۆن و 800 میلیارد دینارە. راپۆرتەکە کێشە و گرفتی دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستانی بە چەند خاڵێک دەستنیشان کردووە کە دیارترینیان بریتیە لە قاچاقچێتی و یەکلانەکردنەوەی دەواازە لاوەکیەکان، خراپی سیستەم و نەبوونی ڕێنمایی و سیستەمی ئەلکترۆنی یەکگرتووی سەرتاسەری، یەکلانەکردنەوەی پرسی لێخۆشبوون بە تایبەتکردنی کاری دەواازەکان بۆ کۆمپانیاکان لە بەرامبەر کەرتی گشتیدا، مامەڵەی دووزۆنی لەگەڵ دەواازە سنوورەکاندا. قاچاقچێتی لە دەواازە سنوورەکانی هەرێم بابەتێکی تازە نییە و پێشتریش لە بەدواداچوونی میدیاکان و پەرلەمانتاراندا باس کراوە. راپۆرتەکەی ڕێکخراوی ستۆپ لەبارەی قاچاقچێتی دەڵێت بەرپرسانی باڵا لە حکوومەت و پەرلەمان و حیزبەکان دانی پێدا دەنێن کە جۆرێک لە قاچاقچێتی ڕێکخراو یان خەتی تایبەت بۆ ئەو بابەتە بەکاردێت. لە راپۆرتەکەدا نمونەی لێدوانێکی پێشووی شاخەوان بەکر بەڕێوەبەری گومرکی دەواازەی باشماخ هێنراوەتەوە کە گوتبووی کێشەی ئێمە مەسەلەی قاچاقچێتیە کە لە هەموو دنیادا هەیە، بەڵام ئێمە کێشەیەکی ترمان هەیە کە پێی دەوترێت قاچاقچێتی ڕێکخراو. ئەماش بەرپرسانی باڵای ئەم وڵاتی لە پشتەوەیە کە ناتوانرێت هیچ لێپرسینەوەیەکی یاساییان لەگەڵدا بکرێت. شاخەوان بەکر لەبارەی قاچاقچێتی ڕێکخراو دەڵێت مەبەستم ئەوەیە کاتێک ئەوان بارەکان دەهێنن بە هیچ شێوەیەک داخڵی سیستەم نابن. دەواازەکان خەتی گومرکی و خەتی ئاساییان هەیە، ئەوانەی لە خەتی گومرکیەوە دێن هەموو ڕێکارێکیان بەرامبەر دەگیرێتە بەر، بەڵام کێشەکە ئەوەیە هەموو بارەکان لە خەتی گومرکیەوە نایەن، بەشێکیان لە ڕێگەی هێزی تایبەتی ئەمنیەوە دەهێنرێن بەبێ ئەوەی هیچ ئیجراعاتێکیان لەگەڵدا بکرێت، واتە نەگومرێک نەپشکنین. ساماڵ عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی گومرکی هەرێمی کوردستان کە لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی ڕاگەیاندنی راپۆرتەکەی ڕێکخراوی ستۆپ ئامادە بوو گوتی نایشارنەوە کە گەندەڵی و کەموکوڕی لە دەواازە سنوورەکانی هەرێم هەیە، بەڵام دۆخی دەواازەکانی هەرێم زۆر لە دەواازەکانی عێراق باشترە. تەنها بەراوردێک لەگەڵ دەواازەکانی عێراقیکەین کە تەنها قەسر لە ساڵ پەنجای هەموو ئەو بارانێکە هێتە ناو عێراق و بە هەرێمی کوردستانی شۆ لە ساڵ پەنجای لە قەسرەوە هێتە ناوەوە. داهاتەکانی دەواازەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە زیاترە لە هەموو دەواازەکانی عێراق. یعنی ئەمە دلیلی ئەوەیە کە دەواازەکانی ئێمە بە چەندین قات باشتر بەڕێوە بێ دەواازەکانی تری عێراق کە ئەوان لە زاری بەرپرسانی گەورەوە هەر لە بەڕێز وەزیری دارایی عێراقیەوە لە سەرۆک وەزیرانەوە لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانیانەوە ئاماژە بووەوەین کە لە سادەی داهاتی دەواازەکانی عێراق گەڕێتەوە ناو خەزینەی حکوومەت لە کاتێکە لای ئێمە
ئەگەر بەراورد بکەین بە هەموو ئەو گەندەڵیانەی کە بازەکرێت ئەو خەلەلانەی کە بازەکرێت لە ساڵ 85 داهاتەکان نەگەڕێنەوە خەزینەی حکوومەت. بۆیە ئێمە کێشەی گەورەمانەیە، کێشە بەدەل و کێشانەی کە باسکراون من نامێ ئاماژەیان پێ بم چونکە لە ڕاپۆرتەکە باسکراون. بە تایبەتکردن و بوونی چەندین کۆمپانیا لا بەڕێوەبردننی دەواازە سنوورەکانی هەرێم یەکێکی دیکەیە لەو بابەتانەی کە لەم ساڵانەی دواییدا زیاتر باسی لێ دەکرا. لە راپۆرتەکەی ڕێکخراوی ستۆپیشدا دەڵێت بە گوێرەی بەدواداچوونی ئەوان 13 کۆمپانیا لە بوارە جیاجیەکان بەشدارن لە بەڕێوەبردننی خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان. سەرجەمی ئەو گرێبەستانەش بەبێ کێبڕکێ بووە و وردبینیان تێدا نەکراوە. راپۆرتەکە ئاشکرای دەکات لە سەدا 25 داهاتی خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان بۆ خەرجی کۆمپانیاکان دەچێت، بەڵام وەزارەتی دارایی لا وەڵامی تیمی ئامادەکاری راپۆرتەکە ڕایگەیاندووە پێداچوونەوە بە گرێبەستی کۆمپانیاکان کراوە، پشکی حکوومەت تێیەدا زیاد کراوە. لە راپۆرتەکەدا هاتووە یەکێک لە کاری کۆمپانیاکان تعقیمکردنە کە لە کابینەی نۆ پاش سەرهەڵدانی کۆرۆنا زیاد کرا. بەڕێوەبەراتی تەندروستی گەرمیان بە نووسراو داوای لا وەزارەتی دارایی کردووە بەهۆی ناپێویستی و کاریگەری پێچەوانە لەمە دوا تعقیم لا ببرێت، بەڵام وەزارەتی دارایی پابەند نەبووە و تا ئێستاش ئەو پرۆسەیە ماوە. لێخۆشبوونی گومرکی یەکێکی دیکەیە لا گرفتەکانی خاڵە سنوورەکانی هەرێم کاوای کردووە داهاتەکانیان کەم ببێتەوە. بە گوێرەی راپۆرتەکە بە ڕێژەی لە سەدا 20 ئەو بارانەی دێنە هەرێمی کوردستان لێخۆشبوونیان بۆ دەکرێت، بۆ ماش سوودی خراپ لا یاسایەکی پەرلەمانی کوردستان وەرگیراوە. بە جۆرێک بە ناوی لێخۆشبوون بەشێک لە خاوەن پرۆژەکان کە پشتیوانیان هەیە ڕێژەیەکی زیاتر لە پێویستی پرۆژەکانی خۆیان کەلوپەل هاوردە دەکەن و دواتر بە نرخێکی زیاتر دەیفرۆشنەوە. بە گوێرەی راپۆرتەکە ئێستا لە هەر دەواازەیەکی گومرکی پرسی کوالیتی کۆنترۆل دراوەتە کۆمپانیایەک کە سەرپەرشتی کاری کۆنترۆلی بەرهەمە هاوردەکراوەکان دەکات، بەڵام وەک لە راپۆرتەکەدا هاتووە لە سەدا 80 ئەو بەرهەم و کاڵایەنەی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت هەموو پشکنینە پێویستیەکانیان بۆ ناکرێت. خواتان لەگەڵ.